کۆمەڵی ئیسلامی کوردستان، سەرکردایەتی سیاسی کوردستان، داعش عێراق بە ناشەرعی و نایاسایی دەزانێت و باوەڕی وایە دروستکردنی ئەو ئەنجومەنە کێشەکان قوڵتر دەکاتەوە و تەبایی سیاسی لە گۆڕ دەنێت. وتەبێژی کۆمەڵی ئیسلامی کوردستان دەڵێت چاوەڕێ دەکرا بەرپرسانی هەرێم چاوێک بە هەڵی ڕابردوویاندا بخشێننەوە و دەستگا شەرعیەکانی هەرێم کارا بکەنەوە و یەکڕیزی ناوخۆیی بگێڕنەوە، نەک درێژە بە دۆخی خراپی پێش ڕیفراندۆم بدەن کا کێشە ناوخۆیی و سیاسیەکان قوڵتر دەکاتەوە. گرفتی گەورە هەیە لە هەرێمی کوردستان و ئەو لێکترازانە سیاسی کە هەیە و هەموو ئەوانەمە پێمان وا بوو یعنی ئەکرێت دەسەڵاتدارانی سیاسی بەجددی چاو بە خۆیاندا بخشێنەوە، چاو بە هەڵەکانی ڕابردویاندا بخشێنەوە و ئەو هێزانەی لەوێ بەشدارن، ینی ڕۆڵ ببینن لەوەی کە پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان بچێتەوە سەر ڕێڕەوی تەندروستی خۆی بەداخەوە، ینی بڕیاری گۆڕینی ئەنجومەنی باڵای ریفراندۆم درێژکردنەوەی هەمان دۆخی پێش ریفراندۆمە و درێژکردنەوەی ئەو دۆخە سیاسیە ناجێگیرێن لە ناوخۆی هەرێمی کوردستان و ئەو لێکترازانە سیاسیە قوڵترە کاتەوە، گرفتەکان ئالۆسترەکە و حقیقت هیچ خزمەتێک بە کۆدەنجی سیاسی و نیشتیمانی لە هەرێمی کوردستان ناکە. بەپێی زانیاریەکانی پەیام، بەپێی ڕێکەوتنێکی سیاسی چەند لایەنە بڕیار وایە هەڵبژاردننی پەرلەمان بۆ ماوەی 2 ساڵ دوا بخرێت و چەمەنی پەرلەمان و سەرۆکایەتی هەرێم درێژ بکرێتەوە. لە پەرلەمانیشەوە سەرکردایەتی سیاسی کوردستان، داعش عێراق بەرگی یاسایی بۆ بدورێت. بە بڕوای وتەبێژی کۆمەڵی ئیسلامی ئەوەش گەڕانەوەی هەرێمە بۆ 26 ساڵ لەمەوبەر و بۆ سەردەمی بەرەی کوردستانی و دەکرێتە بەدیلی پەرلەمان و حکوومەت و یاسا کە دەرەنجامی خراپی لێ دەکەوێتەوە. ئەنجومەنێکی ناشەرعیە، هیچ پاڵپشتێکی یاسایی نییە و بێزگەلەوەی کە حقیقت هەرێمی کوردستانیش ئەجێڕێتەوە زۆر بۆ قۆناغەکانی پێشوو. ئێمە ئێستا 26 ساڵ بەسەر حکومڕانی هەرێمی کوردستان تا تێپەڕیوە. هەرێمی کوردستان لە ساڵی 92 پەرلەمانی هەیە، حکوومەتی هەیە. قۆناغێکین کە ئێستا هەرێمی کوردستان زیاتر دامەزراوەکانی بە دامەزراوەکانی بکرێنە دامەزراوەی نیشتیمانی و لەسەر سیستەمێکی حکومڕانی تەندروست مامەڵیان بکەن، نەک بگەڕێنەوە زەمەنی دو و جارێکتر لە شێوەی بەرەی کوردستانی حزبەکان کۆ ببنە بەدیلی پەرلەمان، بەدیلی حکوومەت، بەدیلی قەزا و لە بەری هەموو شتێک بڕیار بدەن. ئەنجومەنی سەرکردایەتی سیاسی کوردستان، داعش عێراق درێژکراوەی ئەنجومەنی باڵای ریفراندۆمە و جگە لە کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان سەرجەم حزبە بەشداربووەکانی ناو پەرلەمان بەشداریان تێدا کردووە. ڕێبوار حەمەد وتەبێژی کۆمەڵی ئیسلامی باوەڕی وایە هەموو ئەو حیزبانە لەو ئەنجومەنە بەشدارن دەکەونە هەڵەوە و دەژڵێت ڕێگای ڕوون و دروست چەندها گەڕانەوەیە بۆ دەستگا شەرعیەکانی هەرێم و هیچ ئەنجومەن و دەستەیەک نەکرێتە بەدیلی پەرلەمان و حکوومەت و هیچ حیزب و کۆمەڵە حیزبێکیش لە بری هەموو حیزبە سیاسیەکان بڕیار نەدەن. ڕێگای تەندروست ئەوەیە کە هەرێمی کوردستان بگەڕێتەوە سەر ڕێگایەکی سەلیم بەوەی کە دامەزراوە شەرعی و یاساییەکان ڕۆڵی خۆیان ببینن و هیچ ئەنجومەنێک نەبێتە بەدیلی پەرلەمان، نەبێتە بەدیلی حکوومەت، نەبێتە بەدیلی هیچ دامەزراوێکی شەرعی و نیشتیمانی کە لە هەرێمی کوردستاندا هەیە و هیچ حزبێکیش ویان کۆمەڵێک حزبیش حەق بە خۆیان نەدەن لە بری حزبە سیاسەکانی تر هەرێمی کوردستان بڕیار بدەن. و من لێرە حەزەکەم ئەوەش بڵم، ینی ئەوەی ئەمڕۆ بە ئەمری واقع لە هەرێمی کوردستان بە ئەمری واقع بە سیاسەتی ئەمری واقع بە سوود وەرگرتن لە دەسەڵات و لە ئەوەی کە بڕیاری سیاسی هەرێمی کوردستانیان بەدەستە هەموو ئەو حیزبانە ینی حقیقت کە بەشدارن لەو ڕۆ ئەکەونە هەڵی گەورەوە. هەرێمی کوردستان بە ریفراندۆمێک حەز و ناحەزی کوردی یەکدەنگ کردووە دژی خۆی. بڕیار بەدەستانی هەرێمیش لە دەرەوەی دەستگا شەرعیەکان هەرچی بڕیاریان دەرکردووە تا ئێستا کورد خەیری لێ نەبینیون. خەڵکیش دەپرسن ئاخۆ کەی یەکڕیزی کورد دەبێتە چەکی بەهێز دژی نەحەزانیان. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.